شرم هەمیشە خێر و چاکە وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحە باسی کردووە تەنیا لەم چەند کاتە نەوێ شەڕ و خراپەیە بازاڵ نەوێ بەسەرتا یەکەمیان کاتێک ژنومێ دێ سەرەتا زەواجەکەن یەکێ لەو کۆسپە گەورەیە کەوێتە نێوانیان مەسەلەی شەرمە نایە بەهۆی شەرم و داواکاری و خواسی یەکتری بشکێنن گەنجی خۆشەویست ئەگەر لە ماڵەوەی یاوەکو لە دەرەوەی بەیانی هەڵاسی لە خەوسێرەکەی لەشت گران بووە جلەکەت بێنوێژە شەرم مەکە بیگۆڕە خۆت بشۆ ئەمانە شتێکی زۆر ئاساین کاتێک کە نوێژەکەی لە ماڵەوەی یاوەکو لە نوێژی جەماعەتایی ئەگە دەستنوێژەکە شکا شەرم مەکە نوێژەکە بوڕە لە کێ شەرمەکەی لەو خەڵکە شەرمەکەی ئەی بۆ لە خوای گەورە شەرم ناکەی و بێ دەستنوێژی لە حزوری ڕاوەسی ئاوا کاتێ پرسیارێکی شەرعیت لا دروسەوێ یاوەکو ئەتەوێت زانستێکی شەرعی بێ غەیرە شەرعی بێ فێری بی شەرم مەکە ئاسایی پرسیارەکەی خۆتکە و زۆر وەڕوونیش قسە بکە با مامۆساکە لێ تێبگەیە دوای بە غەڵەت فتوات بۆ نەدا جەنێ لە خەڵکی هەیە لە زۆرێک لە خێر و خێرات مەحرومن بەس لەبەرەوەی شەرمەکە یەکێ لە کێشەکانی مناڵ لەگەڵ دایک و باوکیان نازانین چییە شەرمەکەن لە دایک و باوکیان تخوا مەعقولە تۆ شەرم کرد لە دایک و باوکت دەمەتەقەی تەکانەکەی ماچین دەسی نەکەی خزمەتی نەکەی کات لەگەڵیا بەسەر نەبەی بانیەکەم وە کاکە و بانیەکەم وە نامچی وەڵای شەرمەکەم بێژم باوە کوێ شەرمەکە ئەو بەشێکە لە چاکە ئەگەر شەرمیە ئاوا دوورت کا لە دایک و باوکت بەڕاستی لەسەری تاوانباری شەرم مەکە لە وتنی حەق لە بڵاوکردنەوەی حەق لە جێبەجێکردنی فەرمانەکانی خۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەم کاتانە زۆر بە کورتی هەوڵدەبا شەرم ڕێگریت لەم خێرانە لێ نەکە دوای محاسەبەت لە ڕۆژی ئاخیرەتە قورسەوی دوای کامانە زانی شەرمن یەکمان بۆ تاکە